دوای کەمتر لە ساڵ و نیوێک لە دەست بەکاربوونی دەست لە کارکێشانەوەی کەمال ئەتروشی وەزیری سامانە سروشتیەکانی هەرێم و پەسەندکردنی لەلایەن سەرۆکاتی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ڕاگەیەندرا. هەرچەندە نووسینگەی سەرۆکی حکوومەت دەڵێت وەزیری سامانە سروشتیەکان بەهۆی نەخۆشی و با مەبەستی چارەسەر بە ویستی خۆی دەست لە کارکێشانەوەی پێشکەش کردووە، بەڵام خودی وەزیر هیچ ڕوونکردنەوە و لێدوانێکی لەو بارەیەوە نەداوە. کەمال ئەتروشی لە ناوەڕاستی ساڵی دووەمی کابینەی نۆیەمدا لە سەرەتای ساڵی 2021 دەست بەکار بوو. ئەویش پاش ماوەیەکی زۆر لە ناوکۆکیەکانی ناوخۆی پارتی بۆ دیاریکردنی کەسێک بۆ ئەو پۆستە. ئەوای کردبوو نزیکەی ساڵ و نیوێک هەرێم وەزیری سامانە سروشتیەکانی نەبێت. لە ڕۆژی دەست بەکاربوونیدا مەسرور بارزانی ڕایگەیاند کەمال ئەتروشی شارەزاییەکی زۆری لە نەوت و غازدا هەیە و گرنگە بۆ کارنامەی کابینەکەمان، بەڵام بە درێژایی ماوەی کارکردنی بەڕوونی دەرکەوتکاویش هاوشێوەی وەزیرەکانی پێشخۆی دەسەڵاتی نییە و لە سەرووی ئەوەوە بڕیار دەدرێت. پێشتریش ئەتروشی لە مانگی 12 2021 بۆ ماوەیەک لە کاری وەزارەتەکەی دوور کەوتەوە و بڵاوکرایەوە دەستی لە کار کێشاوەتەوە و ڕۆیشتووە تا وڵاتی کوێی، بەڵام فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێم ڕەتی کردەوە وەزیرەکان دەستی لە کار کێشا بێتەوە. با درێژایی سەرجەم کابینەکانی حکوومەت وەزارەتی سامانە سروشتیەکان لە پشکی پارتی بووە و هەمیشە هێزە ئۆپۆزیسیۆنەکان ڕەخنەی ئەویان گرتووە کارنامەی وەزارەتەکە و داهات و شێوازی گرێبەستە نەوتیەکان ڕوون نین. یارنیە داهاتی زەبەلاحیە وەزارەتە لە کوێوە دێت و بۆ کوێ دەچێت. هەرگیز حکوومەتیش وەڵامێکی باوەڕپێهێنەری پرسیارەکانی نەداوەتەوە. بامەبەستی وەڵامدانەوەی پرسەکانی تایبەت بە نەوت و لێپرسینەوە لە وەزیری وەزارەتە تایبەتمەندەکە لە کۆتایی ساڵی ڕابردوو پەرلەمانتارێکی کۆمەڵی دادگەری داوای پرساندنی کەمال ئەتروشی پێشکەش کردووە. عومەر گوڵپی دەڵێت بە واژۆی 23 ئەندامی پەرلەمان کە سەرجەم ئەندامانی فراکسیۆنی کۆمەڵی تێدان پرساندنیان بۆ وەزیری سامانە سروشتیەکان پێشکەش کرد، بەڵام لە ماوەی 5 مانگی ڕابردوو نەهاتە پەرلەمان تا دەستی لە کار کێشایەوە. بە حەقی خوای ڕەب العالەمین ئەوەی بگرم مۆزەفی من بیتن، بیانی بیتن، یان چاوشین بیتن، ئەجنەبی بیتن، 100 پارچەی دەکەم. چاودێران بە گومانەوە لە دەست لە کارکێشانەوەی کەمال ئەتروشی دەڕوانن. پێیان وایە کە هۆکاری دەست لە کارکێشانەوەی ئەو وەزیرە بازرگانە نەخۆشی نییە. ئەتروشی کە بانگەشەی چاکسازی لە وەزارەتی سامانە سروشتیەکان و دابەشکردنی نەوتی لاچلەی هاویندا دەکرد، بابێ چاکسازی و بابێ ئەوەی کە بتوانێت لاچلەی زستانیشدا بە تەواوی 1 بەرمیل نەوت بۆ وڵاتیان دابین بکات، با بێدەنگی مەیدانەکەی چۆڵ کرد. وجا ئینشاءالله لە مانگی بیدایەتی مانگیدا دەست پێ دەکەین بە هینانی نەوتی سپی. دەست لە کارکێشانەوەی ئەتروشی ئاوکاتە لەگەڵ بەردەوامی مەترسی و جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدراڵی عێراق دژی کەرتی نەوت و غازی هەرێم بۆ چوونێک پێی وایە ئەتروشی بۆ خۆپاراستن لە سزای دادگا و خۆبواردن لە شوێنەوارەکانی بڕیارەکە دەستی لە کار کێشاوەتەوە. کەمال ئەتروشی لەدایکبووی ساڵی 1955 و دەرچووی زانکۆی بەغدادا. لە ساڵی 1975 بڕوانامەی بەکالۆریۆسی لە زانستی جیۆفیزیک و زانستی بوومەلەرزەزانی وەرگرتووە و دواتر بڕوانامەی ماستەر و دکتۆرایی لە هەمان بواردا بەدەستێناوە. لە ساڵی 2019 کرایە ڕاوێژکاری ئەنجومەنی وەزیران بۆ کاروباری وزە و ئێستا باوتەی نووسینگەی سەرۆکی حکوومەت لە کاری ڕاوێژکاریەکەی بەردەوامە، بەڵام دیار نییە کارەکانی لە چ وڵاتێکەوە ڕای دەکات. گەندەڵی و مامەڵەی نادروستی دەسەڵات لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان کە سەرچاوەی هەرەسەرەکی داهاتی هەرێمە وای کردووە خەڵکی کوردستان لە دۆخێکی ناهەمواردا بژین، با درێژایی ساڵانی ڕاگەاندنی بەناو ئابووری سربەخۆ لە باشترین حاڵەتی فرۆشتنی نەوتدا کە نرخی 1 بەرمیل 130 دۆلاری تێپەڕاندووە. حکوومەتی هەرێم موچە و مافە سەرەتایەکانی خەڵکی نەداوە، باهۆیەوەی کە لە ڕێگەی گرێبەستی نهێنی و ناڕوونەوە زۆرینەی داهاتی نەوت بۆ کۆمپانیا حەزبی و شەخسیەکان دەچێت. ناتوانین